يوسف شبان پۆلی شەشی ئای لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی دەخوێنم. من ناوم لەوەن بەدرەدینە لە پۆلی 6 دەخوێنم لە قوتابخانەی کلێڤەر. ئێستاش باسی ئەرێنی دەکەین. چۆن کەسێکی ئەرێن بوو؟ ئەرێن بوون واتە ئەوەیە کە دۆخێکی خراپت بەسەر دێ و خەمی لێ ناخۆم سەیلانە باشەکانی ڕووداوەکە دەکەم. ئەگەر هات و بەشداریم کرد لە پێشبڕکەی وێنەکێشان و تیایدا سەر نەکەوتم هەرگیز دڵگران نابم و خەم ناخۆم. بەڵکو زۆر وێنە دەکەشم هەروە هەموو ڕۆژێک ڕاهێنان دەکەم بەم شێوەیە کەسێکی ئەرێن دەبم. لەوانەیە بیرکاری دەترسم و زۆر سەختە لی تێناگەم. بڵام هەرگیز چۆکدانادەم و چۆکدانان نەبوو واز ناهێنم لە هەوڵدا. زۆر حەز بە یاری خلیسکان دەکەم بەڵام دەترسم بکەم بەرمەوە بریندار بم. ئەی چی بکەم؟ لای هەڵم ترسم لە بەرمونەوە ڕامگری لە یاریکردن. هەموو ڕۆژێک ڕاهێنان دەکەم و هەرگیز لە دۆڕانکەوتن ناترسم و بەم شێوەیە کەسێکی ئەرێن دەبم. کاتێک تیمەکە خەریکە دەدۆڕێەوە کە یاریەکە بەرەو کۆتایی داڕوان لە یاریکردن واز ناهێنم بەردەوام دەبن بەڵام چی بکەم؟ هەرگیز بە هیوان نابم بەخۆم دەڵم دەی ورت بەرز بێت و بەردەوام بە ئەوەی یاریەکە تەواو بکات سەرکەوتووە براوەیە ئێمە سەر دەکەوین و دەیبینەوە بەم شێوە کەسێکی ئەرێن دەبم. کاتێک ئەرێن دەبین دڵخۆش دەبین. کاتێک ئەرێن دەبین دڵخۆش دەبین.